پێم خۆشە تۆزێک باسی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەیت سەرەتایی چونە ناو ئەم پرۆسەی خوێندن و پزیشکی و سەرەتایی منداڵی چۆن بوو چ شتێک هەیە لە یادەوەریت کە بەردەوام ئەگەر لەگەڵ هاوڕێکانت بی باسی بکەیت تۆزێ بە وردی بۆمان باس بکەی سپاس دەکەم. من لە گوندی لەدایک بوومە لە گوندی دووکەڵە لەوێ لەدایک بوومە هەتا سەفیەکی پیداییم لەوێ خوێندیە هەتا نیوەی ساڵ پاشان هاتینە شاری هەولێر لە گەڕەکی ڕووناچی نیشتەجێ بووین چوومە مەکتەبی کاوەی پیدایی سەرەتایی بە حکمی ئەوەی بابم مامۆستا بوو پاشان بوو مامۆستای جامیایی پاشان بووە پرۆفیسۆر زۆر زکرایەتمان لەگە کتابەیە ماڵمان هەردەم هەموو کات هەر کتابی تێدا بوو هەر جەریدەی تێدا بووە هەر لایەکی ماڵەکانمان مەکتەبە بووە دایمەن حەزم بە خوێندنەوە بوو دایمەن لە مەکتەب لە پێشەوە بووم بەڵێ لە پێشەوەش لە ماڵەوە هەر خوێندن بوو ینی کتاب بابەت بوو بابی خۆم دەدید مامۆستا بوو پاشان ماجستێر و دکتۆرای تەواو کرد ینی هەموو وەک قودوەک بوو لۆمە ئەوە مەکتەبی کاوە پاشان مەکتەبی هیدایەکانی ئەوانەیە لە بیرم بێ لە شاری هەولێر مەکتەبی شەوین پاشان مەکتەبی ئازادی سەرەتایی پاشان لە متەوەستا قوتابخانەی قندیل لە ڕووناچی ئەنی ئەو مەکتەبەکان ئێستا ئەوانەی شارەزای قوتابخانەکان شارەزای هەولێر دەزان منتیقی جودا جودایە کە مەکتەبمان گواستەوە دیار ماڵیشمان گواستەوە بابم ئیتر مەسەل ماڵەکەی دەگواستەوە ئەو منتیقی یان بەخۆی مەکتەبی لەوێ بوو ئەمەش لەگەڵی دەڕۆیشتی پاشان متەوەستی قندیل متەوەستی ئامادەی ڕزگاری سەفی 4 و 5 ئەدادی لە ئامادەی ڕزگاری بووم پاشان ئاخر ساڵ چوومە ئامادەی کوردستانی کوڕان پاشان 2 ساڵ لە دهۆک بووم لە کۆلێژی پزیشکی وەرگیرە دکتۆر مەسەلەن کاتێک لە ئەدادی بووی بە خۆت پێت خۆش بوو بچی بەشی پزیشکی یان بەخۆی شێمەخەن ئەو سیستەمی وڵاتیمان سیستەمی دراست بەڕاستی زۆر ینی وردەکاری نەدرایتێ تو ئاگاد لێ نییە لەگەر مەوجەکەی بەلایەکیدا دەڕۆی کە دەرەجەت باشبی ڕاست دەچە طبیان هەندەسێ کە دەرەجەت خراپی بەرە ئەوان کە دەڕۆی طبعا ئەمن بە خۆم پاژەوە عمرەی کە مەسەلەن کولیەمان خلاص کرد دکتۆرەمان خلاص کرد چەند سیستەمی وڵاتانی ترمان دیت ئەو سیستەمە بەڕێی من سیستەمەکی زۆر بەقووەت نییە وەک پێویست ئیش ناکە بۆ ئەوەی کۆمەلگایەکی بەقووەت دروست بکە چونکە هەر یەکە لەما لایانی قوتی هەیە لایانی زۆفی هەیە هەندەجار لایانی قوتت لە ئەدەبیات هەندەجار لایانی قوتت لە علمیە هەندەجار لایانی خون لە ڕاضەیە هەندەجار لە کار و کاسبیەکە کە دەیکەی ئەنێ من ئەوەندە ساڵی 8 ساڵیش لە ئەڵمانیا بوو پاشان بۆ دکتۆراکەی تەماشای سیستەمی پەروەردەی وانم کرد ئەوان سیستەمی پەروەەردە بۆ نمونە ئەگەر مەسەرەن ناو قەوسەکی باسی خۆمان لەسەر و سوالی بەڕێستان لە سەفی سێی متەوەستا لە سەفی سێ متەوەستا مامۆستایەکان لەگەڵ داکوبابی منداڵەکەی دادەنیشن گاسییان دەکەن ئەو فایلی نەخۆشیان ئەفو هەر لە ناو نەخۆشیان لێ دەرێن نەخۆش فایلی قوتابیەکەیان لەکنەوە دادەنیشن تەماشا دەکەن ئەو تەڵەبەیە ئەو قوتابیە لە سەفیەکی پداییەوە مامۆستایەکە شتێکی لۆ نووسیەوە ئەو هەیە حەزی لە ڕسمیە ئەوە تەمبەڵە ئەوە خەوی لێ دەکەی ئەو زۆر زیرەکە دەزانن قوتابیەکە لە کام بواردا دەزان هەموو سیستەمەچیان هەیە لە سەفیەکی پداییەوە هەتا دەکاتە سەفی سێی متەوەستی لە سەفی سێی متەوەستی ئەوها بە ئاسانی ناچی ئەعدادی ئەوجا چ ئەدەبی بی چ علمی بی لەوێندە ڕات دەگرن مامۆستا حەقی هەیە ڕات بگری دەزان ئەو تەڵەبەیە بە کەلک ئەعدادی نایە ئەوجا زۆر مەعجەبم بەڕاستی لەوێن دەری لەگە داکوبابەکەی گاز دەکەن کاکە منداڵەکەتان دەبی ببتە نەجار دەبی بتە قەساب دەبی بتە میکانیک دەبڕم ئەو شتەشێ ئەوەی حەزی لە خوێندن نەبیتن لە هەر ئیشەک دەبی لەو ئیشە لە بوارەکەیدا بخینیتن ئەو دوای دەتوانی ئیشی تێدا بکاتن دەبی یەکێک هەبی مێشتی لە منداڵەکەی گەورەتری ئەو منداڵە چەند ساڵە 12 ساڵەکە لە سەفی سێی ئەوە ینی 15 ساڵە ینی وەک پێویست ناتوانانی قەراردا چی دەوێت بەڵام مامۆستا و داکوبابەکە و لەگەڵ ئەو چەند ساڵی کە لە ئیبتیدایی بوو لە متەوەستەی بووە ناوەندی دەتوانن پێی بڵێن ئەو منداڵە لۆ چ باشە ئەوجا مەسەلەن ئەگەر مقارنەیەکی زۆر کەسێ لە وڵاتی ما ئێستا ئەوانەی لێرە دانیشتینە جەنابەت
دەبینی تەڵەبەکە ساڵانێکی زۆر لە سەف 6 دەمینێتەوە 6 ئەعدادی 6 ساڵ دەمینێتەوە 5 ساڵ دەمینێت 4 ساڵ دەمینێتەوە لەوانەیە ئەگەر سیستەمەکی باشە باە لەوانەیە ئەو تەڵەبەیە لە سەفی سێم ناوەندیەوە بیتوانی باە بچ باە بوارشکە زۆر سەرکەوتوتر باە زۆر باشتر بتوانێت خزمەتی خۆی و داک و باب و عایلی خۆی و کۆمەلگای خۆی بکردا باە و من بەڕاستی زۆر لەکنم مهم بوو ئەو سیستەمەی ئەڵمانیا سیستەمەکەی ئێرەش بۆچی پێم گوتی بۆچی مەوجێکی پاڵ پێوەدەنی کاکە دکتۆراتی باشە ئەوەی باشە بەڵام ئەمن هەر بگەڕێنەوە سەر پرسیاری بەڕێستان هەر حەزم لە پزیشکی بوو حەزم دەکرد لە منداڵیەوە ببمە پزیشکی هەندەجار تۆپانێشم دەکرد ینی لە خەیالیشم دابوو ببمە لاعیبەکی مەشهور ینی ئەوەی باسی منداڵیت لۆ دەکەم بچم تۆپانێ بکەم و خەڵک لە تەلەڤیزیۆنی تەماشام کە چکەم زۆر تەماشای تۆپانی ئەو وەختی مە منتەخەبی عێراق بوو کە ینی ئەو وەختی عێراقی قەدیم زۆر کەفیم بە لاعیبەکان دەهات کە دەچوون گەمایان دەکرد حەزیشم دەکرد وا بامە بەڵام لایەنی پزیشکی شەهرە بوو بە حکمی ئەوەی کەماڵمان هەر مەکتەبە هەبوو هەر کتاب هەبوو ئیتر بابیشم دەورەی ئەساسی هەبوو بەڕاستی لە پێیانی بە عەرەبی دەرە سەقلکردن واتە خاوێنکردنەوەکەی ئەفکاری ناومێشکی دەتوو بە چ بوارەی بڕۆی باشە ئەوە بوو کۆلیژی پزیشکیم تاوا کرد.